لە شاری سلێمانی فیستیڤاڵێکی کللتوری و کشتتوکاڵی بۆ بەرهەمە ناوخۆیەکان بەڕێوە دەچێت و ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. ڕێخەرانی فیستیڤاڵەکەش دەڵێن ئامانجیانەهانی بەهرەداران و خاوەنکارەکان بدەن بۆ ساغکردنەوەی بەرهەمەکانیان و زیادبوونی دەستی کار. و یەکێک لە گرنگترین ئامانجی پرۆژەکەمان و فستیڤاڵەکەمان ئەوەیە کە بتوانین ئەو ڕێکخراوانی کە لە بواری کشتتوکاڵیەکەن هەڵدەن ئەوانیش وەکو ئێمە کار و چالاکیان هەبێت، چونکە بەرهەمی ناوخۆی یەکێکە لە خاڵهارە گرنگەکان کە پێویستە لە بواری سێکتەری کشتتوکاڵە زیاتر گرنگی پێ بدرێ، چونکە هەڵسانەوەی کشتتوکاڵ و واروەها ڕەوڕەوەی کشتتوکاڵ پێویستە بە بەرهەمی ناوخۆیەوە. بەڵام بەرهەمە ناوخۆیانە لە کوچە و کۆڵانەکانە ماونەتەوە تا ئێستا نەتوانرا بە ئاستێکی باش بناسرێن. ئەمانە جێگرەوەی بەرهەمەداریشەکان بن. خانمانی کورد بە ڕێژەیەکی زۆر ڕوویان لە کاری دەستی کردووە و بەشێکیان دەڵێن زۆرێکیان دوای تەواوکردنی زانکۆ و پەیمانگە و دامەزراندنیان ڕوو لە کاری دەستی دەکەن بۆ ئەوەی پارەیەکیان دەست بکەوێت. لەم فیستیڤاڵە کللتوریەشدا جگە لە کاری دەستی خانمان، خاوەندەرمانی گیایی و بەشێک لە بەرهەمە ناوخۆیەکانی دیکە نمایشکران. چکە لە ڕووی ئاو هەواوە لە ڕووی خاکەوە بۆ بەرهەمێنانی بەرهەمی ناوخۆی کوردستان زۆر دەوڵەمەدا بەپێی ئەو ئەزمونەی کە نزیکی زیاتر لە 55 ساڵە باوکمەتی چەنەها جار باوکم زیرە کەتان ڕەشکە کونجی ئەمانەی منتیقی ناوچەی شارە زووری ئەکڕێ، بەڵام ئێستا کەس نایکات لەوێ واتر لە ڕووی مادیەوە ئەو جوتیارە هاریکاری ناکرێ، بۆیە ئێمە مەجبورین لە دەرەوەی کوردستان لە وڵاتی ئێران یا لە وڵاتانی عەرەبیەوە بهێنین. لە ڕووی نرخیشەوە لە ڕووی کوالیتیشەوە ئەوەی لە ناوخۆیان بەرهەم ئەهێنرێ، من ئەتوانم بڵێم نەک چەند قات دەقات زیاتریش لە بەرهەمی دەرەوە باشترە، هەم لە ڕووی نرخیشەوە هەم لە ڕووی کوالیتیشەوە. ئێستا زیاتر خانمان هەوڵێن زیاتر بەکارە دەستیەکانیان بێنە پێشەوە بۆ ناو کۆمەلگا بۆ ئەوەی زیاتر پەرە بە ئیشەکانی خۆیان بن و لە ڕووی مادی و لە ڕووی دەرونیشەوە گرنگی بە خۆیان بن، زیاتر احتیمات بخەنە سەر خۆیان بۆ دابینکردنی بژێوی. هەنێ جاریش نابێتە هۆی دابینکردنی بژێوی، بەڵام لە هەنێ ڕۆ زیاتر گرنگە کە خانم شتێکی هەبێ خۆی پێوە مەشغوڵکە. یەکەم ئێمە لێرە خۆمان مەشغوڵ ئەەکەین بەم ئیشانەوە کاتێک بەسەر ئەبین کاتەکانمان بەزایە ناڕوا، دوای ئەوە لە ڕووی مادیەوە گرنگی هەیە بۆ ئێمە و لە ڕووی دەرونیشەوە، دوای ئەوە خەڵکیش زۆر گرنگی بەم ئیشانە ئەیە زیاتر بازاڕی نیە و دووبارە نییە، شتێک ئەبینێ بە دڵیەتی حەزەکە خۆی هەیبێ. تا ئێستاش زۆرێک لە بەرهەمەکانی ناوخۆی هەرێم لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکرێن و تا دێت بەرهەمی ناوخۆ زیاتر پشتگوێ دەخرێت، ئەوەشی کە هەیە گرنگی پێ نادرێت. زۆرێک لە جوتیاران لە بەرساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان وازیان لە پیشەکانیان هێناوە، ڕەنگە هەر ئەوەش بێت جوتیاری ناوخۆیی لە پیشەکەی ناومێت کرد بێ و کارەکەی بگۆڕێت.